ماوەیەکە جوتیارانی گوندی باخوبەرە دەستیان بە دروێنەی چەڵتوو کردووە و لە ئێستاشدا بەرەو کۆتایی کۆکردنەوەی بەرهەمی چەڵتوک دەڕۆن. جوتیاران بەری ڕەنجومان دووبوونی ئەم ساڵ بە بەراورد با ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆرتر دەبینن. هۆکارەکەشی بۆ کەش و هەوای لەبار و زۆری ڕێژەی ئاو دەگێڕنەوە. بەرووبوونی ئیمساڵ لەخوا بەزیایە باشترە. هۆکارەکەی بۆ ئاوەکەی زیاتر و ئیمساڵ ئیتر لەبەرەوە هەتا ئاوی زیاتر وە چەڵتوکەی باشتر دەرەچێ، ئاوەکەی ساردوێ. بەڕاستی دەیەکی زۆر زۆر چاکە بۆ کەشوهەوا، بۆ مەرەزە، بۆ زەرعات، بۆ دەغڵودان، بۆ هەموو شتێ زۆر زۆر چاکە. سپاس بۆ خوا خەڵکێکی زۆر ئیستیفادەی لێ ئەکات و ئێمەش لێرانە چەند ساڵە خەریکی زەرعاتین و شوێنێکی زۆر زۆر باشە. بەڕاستی برنجەکەشی برنجێکی زۆر زۆر چاک و بەناوبانە لە مەنتیقەی ئەمبەرا برنجی هیچ شوێنە وەکو باخوبەرە نی. حاجی ئەحمەد یەکێکە لە کۆنترین جوتیارانی گوندەکە کە تەمەنێکی دوور و درێژە لە پاڵ پیشەی ئاژەڵداری خۆی بە مەرەزەکردنەوە سەرقاڵ کردووە و هەموو ساڵێک مەرەزەی کردووە. بەڵام وەک خۆی دەڵێت هیچ ساڵێک وەک ئەم ساڵ بەرەکەتی نەبووە. هۆکارەکەشی ئاشکرا دەکات و داوا دەکات پاڵپشتی زیاتر بکرێن بۆ بەرهەم هێنانی زیاتر. لەم گوندە لە داوبووتر لە 91 هاتینێتەوە تا ئێستا ئیشوکاری ئێمە هەر ئەم زەرعات و مەرەزەیە. ماشەڵڵا وایەتمان ئیمساڵ لە هەموو ساڵە زۆر زۆر چاکترە. لەبەرەوە ئاوەکە خوا لە حکومەتی هەرێمی کوردستان وەجاکە مەشروعی بۆ کردین، ئاوەکەمان خەسار نابێ، ئاوێکی جوان و پاک و پختەیەکی هەیە. زەرعاتەکەشمان هەر زۆر زۆر جوانە. ماشەڵڵا ئیمساڵ لە هەموو ساڵە مشتریمان زۆرترە، ڕزقەکەمان زۆر زۆر چاکترە، مەرەزەکەمان زۆر زۆر چاکترە. سەرەڕای زۆری بەرهەمەکەش تام و چێژی تایبەتی و باشی جۆری برنجەکەی بەشێکی تری دڵخۆشی جوتیارانی ئەم گوندەیە کە خواستێکی زۆر لەسەر برنجەکەیان هەیە و لە پێش دەروێنەکردن هاوڵاتیان پەیوەندیان پێوە دەکەن و بەرهەمەکانیان لێ دەکڕن. لەبەرەوە برنجەکەی چاکە خواستی لەسەر لە سلێمانوە لە شوێنەکانی ترۆ زۆربەی هەر مشتری خۆی هەیە برنجێکی بەتانی چاکە لە ڕاستیە. ئەم گوندی باخوبەرە بەناوبانگە بە بەرهەمهێنانی چەڵتوک. لەبەرەوە چەڵتوکی بەناوبانگە لە هەموو شوێنەکان و حتا لە شوێنە دوورەکانیشوە مشتریمان هەیە تێ بۆ چەڵتوکی باخوبەرە. لەبەرەوە تام و توێژێکی تری هەیە، فەرقی هەیە لێ برنجی ترە. گوندی باخوبەرە لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحەی مەیدانە و بەناوچەیەکی گرنگ بۆ بەرهەمهێنانی چەڵتوک دادەنرێت. وەک جوتیارانی گوندەکە ئاماژەیان بۆ کرد بە گرنگیدانی زیاتری حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوچەکەیان توانای بەرهەمهێنانیان زیاتر دەبێت. سەلام ڕەوگەلی کوردستان، گوندی باخوبەرە لە ئەسنووری ناحەی مەیدان.